لا چەند ڕۆژی ڕابردوو پاڵەوەرانەتی گۆڕەپانە مەیدانی ڕۆژاوای ئاسیا لە بەسڕا بەڕێوە چوو. هەڵبژاردەی عێراق یاخود عێراق توانی پلەی دووەمی ڕیزبەندی بەدەستبێنێەوە بە پشتی یاریزانە کوردەکان کە چەندین مەدالیایان بەدەست هێنا ئەنجامێکی گەورە بوو. هەندێک لە یاریزانان کچە یاریزانان بە تایبەتی لایەنەی پێشمەرگەی سلێمانی یاریەکەن کە چەندین مەدالیای جۆرەوجۆریان بردەوە. پێشمەرگەی سلێمانی لە ڕێگەی ڕاهێنەرەکەیەوە بڵاوی کردەوە کە یاریزانانی تیپی گۆڕەپان و مەیدانی یانەکە وەک یاریزانی هەڵبژاردەی عێراق بەشدار بوون لە پاڵەوەرانەتی ڕۆژاوای ئاسیا بە ناوی هەڵبژاردەی عێراق لە شاری بەسڕا. کچانی تیپەکان لە پاڵەوانتەکە توانیان باشترین ئەنجام بەدەستبێن و لە کۆی دەیاریزان توانیوانە 12 مەدالیای زێڕ و زی و برۆنز ببەنەوە. بە کۆی ئەو مەدالیایانە و هەموو مەدالیای هەڵبژاردەکە توانیان وەک هەڵبژاردەی عێراق لەی دووەمی ڕۆژاوای ئاسیا بەدەستبێنن. مریەم عەبدولحەمید مەدالیای ئاڵتون لە بازی بەرز، کوردستان بەمەوە مەدالیای ئاڵتون لە 100 متر بەربەست، مەدالیای زی و لە 100 متر پۆستە، ئامال خزر مەدالیای زی و لە ڕاکردنی 10,000 متر، مدالیای برۆنز لە 5,000 متر، ئەڤین سعید مدالیای برۆنز لە یاری 400 متر بەربەست، مدالیای زی و لە 400 متر پۆستە، نەورۆز ئەحمەدیش مدالیای برۆنز لە یاری سێباس، دیانا سعید مدالیای زی و لە ڕاکردنی 5,000 متر و بەنین ئەحمەدیش مدالیای برۆنزی لە یاری هەڵدانی قورسایی بەدەست هێنا. ئافاق فائق بوو بە خاوەنی مدالیای برۆنز لە یاری هەڵدانی دێسک. مەیز مەهدیش مدالیای زی بردەوە لە ڕاکردنی 100 متر پۆستە و بەهار ئەحمەدیش پێنجەمی یاری حوت پێشبڕکێ بوو، حوت یاریە. لە ستۆدیۆ گفتوگۆی زیاترەکەین لەسەر ئەو ئەنجامانە بە میوانداری نزارەکەم ڕاهێنەری گۆڕەپان و مەیدانی یانەی پێشمەرگە و هەڵبژاردەی عێراق. کاک نزار بەخێر بێی. پیرۆزەوە ئەنجامەکان دڵخۆشکەرن بۆ یاریزانە کوردەکان بە تایبەتی اینجا بۆ هەڵبژاردەی عێراق. با باسی پاڵەوانتێکە بکەین کە عێراق میوانداری کرد. هەرچەندە سەرەتا بڕیار بوو لە هەرێمی کوردستان لە سلێمانی بکرێ بەڵام گوازرایەوە بە بەسڕا. چۆن بوو کە ئەزموونتان هەیە لە بەشداریکردن لە پاڵەوانتە نێودەوڵەتیەکان؟ طبعا سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم بۆ ئەم چاوپێکەوتنە و وەکو بەشداری پاڵەوانێتی بڵێن دەرەکی بەڵێ هەر ساڵی پارێمە لە قەتەر یاریزانەکانمان بەشداری پاڵەوانێتی غەربی ئاسیایان کە ڕۆژاوای ئاسیا ئەم ساڵ کە پێنجەم پاڵەوانێتی غەربی ئاسیا بەخۆشحاڵیەوە هێنرا عێراق پێشتر بڕیار وابوو کە لە شاری سلێمانی بکرێ بەڵام هەندێ هەندێ قانونی خۆی هەیە کە بۆ نمونە بێت 2 ساحە لە تەنیشتێک بێ و ئەو بابەتانەوە الحەڵ لە خرایە بەسڕە و بەڕاستی پاڵەوانێ تێک بوو یعنی من ئەمە یەکەم جارەت وەکو تەنزیم بتوڵەکە و ڕێخستنی بتوڵەکە ئەمە یەکەم جارە بەم شکڵە پاڵەوانێتی وا ببینم کە لە عێراقا لە ئاستێکی بەرزا بوو زۆر بەرز بوو یعنی ڕێخستنەکەی بەڕاستی ڕێک چۆن بڵێن عالەمی دانرابوو یعنی ڕێخستنێک چکە ئیتیحادی غەرب ئاسیا ئەو سەرپەرشتیەکە. بەڵێ چەند هەڵبژاردەتیە بەشدار بوو؟ چەند وڵات دوێنەریان؟ 13 وڵات بوو بە بەشداری 13 وڵاتی غەربی ئاسیا بەشداری تیا کردەبوو. کچان و کوڕانیش بەس ئەوە بوو ئێستا هەندێک وڵات هەیە یعنی ئەوەی کە زۆر بە ڕێژەیەکی زۆر یاریزان بەشداری تیا کردەبوو یەکەم عێراق بوو کە خۆیەوە زۆرترین یاریزانی هەبوو لە دوای ئەو وڵاتی ئێران ئەویش باڵانێتەکەی برد یەکەمی باڵانێتێکە بوو بە ڕێژەیەکی زۆر یاریزان بەشداری کردبوو لە دوای ئەو قەتەر ئەنجا سعودیە هەبوو وڵات هەبوو بۆ نمونە لەوە چوو بە 4-5 یاریزان بەشداری کردبێ هەرشە بە 20 یاریزان بەشداری کرد. کێبڕکیەکان هەموو کێبڕکیەکانی تیا بوو هەموو ئەو فعالەتانە هەیە کە لە گۆڕەپان و مەیدانە تۆمارە؟ بەڵێ بە بەشداری هەموو یاریەکان بوو یعنی هەندێک یاری هەبوو بۆ نمونە 2 وڵات بەشداری کردو بەڵام هەموو فعالێتەکان بەڵێ ئەگەر 2 وڵاتیش بۆیە پێشبڕکێەکە ئەنجامەدرا ئێستا قانونی تازە وایە ئەگەر لە یاریەکە 2 یاریزان بڵێن 2 وڵات بەشدار بێ 2 یاریزان بێ هی 2 وڵاتی جیاواز بێ ئەڕوات بڵێن ئەو پێشبڕکێ ئەنجامەدرێ بەس پێشترە بوو 3 کەس بێ دوانی هی یەک وڵات ینی دوانی وڵاتێک بێ و ئەمیتر ینی 2 وڵات بێ ئەگەر 3 یاریزان بێ ئەگەر 3 یاریزان بێ 2 وڵاتی جیاواز بێ ئەنجاڕوات 3 یاریزان 2 وڵاتی چونکە هەر یاریەک کە ئەکرێ ئەتوانی 2 یاریزان دابەزێنی لەو یاریە یعنی بۆ نمونە 100 مەتر تۆ ئەتوانی 2 یاریزانی 100 مەتر دابەزێنی. بەڵێ عێراق بە چەند یاریزان بەشداری کردبوو؟
وەفدەکە کامل وەفدەکە 98 یاریزان هێ 98 کەس بووە نزیک ئیداری و ڕاهێنەر و یاریزان بەڵێ سەرۆکی وەفد ئیداری بەڵێ ڕاهێنەرەکان یاریزان بە نزیکی تقریبان بەڵێ ئێستا بیرم نییە چونکە عەدەدی کوڕان و چەند تۆزێ گۆڕانکاری تیاکرا لە یەک دوو ڕۆژی کۆتایی پێش بتوڵەکەیە تقریبا 60 بۆ 65 یاریزانە بوو بە کوڕ و بە کچ چونکە بە فیرقی کامل بەشداری کرد بڵێن بە کامل یاریەکان بەشداری کرد. چەندی کورد بوو لەو ژمارەیە؟ ئەوەی کە من وەکو یعنی بڵێن نادی پێشمەرگەت پێ بڵم ئەنجا شارەکە بڵێن یانەکانی تر وەکو یانی پێشمەرگە دە یاریزانمان بەشداری کردووە لەو دێ 6 کورد بووە لە یانەی سیروان 3 یاریزانیان کە دوانیان لە شاری سلێمانی بۆ دانێکیان لە کەرکووک سیانی ئەوان بەشداری کردووە لە کەرکووکیش ئەوەی کە من بیرم بێت یەک یاریزانی کوردی تیا بوو. ڕاهێنەران ڕاهێنەر بەڵێ لە سلێمانی کاک زەردەش برادر بڵێن هاوڕێی خۆمان زەردەش ڕەفیق ڕاهێنەری کوردستان بەمەوە و لە شاری هەولێریش مامۆستا ڕەعەد ڕاهێنەری مریەم عەبدولحەمید لە کەرکووکیش یەک ڕاهێنەری تری کوردی تیا بوو بەڕاستی ناوەکەیم لە خەیاڵ نییە. ژمارەی ڕاهێنەران و یاریزانان ژمارەیەکی باش بوو لە هەڵبژاردە ئەکرێ باشتریش بووە حتمما پێش پاڵەوانێتێکە دوو جار اختیبار کرا. جا باسی اختیبارەکان کەی اختیبارەکان کرا و لەوە دیاری کرا کە یاریزان بچێتە ئەم هەڵبژاردەیەوە پێش پاڵەوانێتێکە تقریبا لە مانگی لە 16 چوارە بۆ غەڵەت نەبم اختیبارێک کرا. ئەم اختیبارە مەرحەلەی یەکەم بوو بۆ هەڵبژاردنی یاریزانە. هەندێک یاری هەبوو ئیتر پێویستی بە اختیبار نەکردیانی بیکەیت چونکە بۆ نمونە یاری سوباعی حەوت یاری ئەو حەوت یاریە لە هەموو عێراقا دوو یاریزانەی کات یاریزانێکیان هەردووکیان نادی پێشمەرگەن ئیتر پێویستی بە اختیبار نەبوو لە سێباز بۆ نمونە تەنها دوو کچمان هەبوو هەردووکیان هەر یاریزانی پێشمەرگەن یەکەم و دووەمی عێراقن یعنی هەندێک یاری هەبوو پێویستی بە اختیباری دووەم نەبوو. اختیباری دووەم لە شاری بەخادانرایەوە هەر لە منهەج اختیبارەکە دانراکە بۆ نمونە سێبازیتیان هەبوو سوباعیتیان هەبوو هەندێک یاریتیان هەبووانەی کە لە اختیباری یەکەم کرابوون لە بینی ئەم دوو اختیبارەیە پاڵەوانێتی زانکۆکانی عێراق کرا لە ناو پاڵەوانی زانکۆکانی عێراقا اختیباری سێباز لەویادانرا چونکە ئەمە یاریزانێکمان هەبوو تەلەبە بوو یەکی تر وەڵات دوان عەفو سەدمەتری مەوانێ ئەو سەدمەتی حەواجز و سێباز ئەم دوو یاریزانەمان هەر لە ناو پاڵەوانی زانکۆکانە وەکو اختیبار بۆیان حساب کرا و ڕاستە خۆ هەڵبژێران بۆ بتوڵەکە. باش چەند ڕۆژی خایان پاڵەوانتێکە 4 ڕۆژ بوو لە 29 5 بۆ 1/6 کۆتا ڕۆژ 1/6 بوو کە ئیتر کاسی بڵێن کۆتایی تەوزیعکرا بەسەر. باشە لە دەستپێکی یەکەم ڕۆژەوە چەبڕکەکان چۆن بەڕێوە چوو عێراق چاوەڕێی چی ئەکرد چی بە چەبڕکەکانی خۆی ئەزانی لەو هەر لە سەرەتاوە هەر بڵێن ئێمە کە عادەتەن ڕۆژی پێش پاڵەوانێتێکە وڵاتەکانی تر هەموویەتە یاریگا هەمووی بۆ بڵێن بۆ ساحی ئەحمایەن ئاهەنگی دەستپێک و دوایەوە بەزەبێت لە ڕۆژ یەکەم کە دەستی پێکرد ئێمە ئەوەی کە بینیمان طبعاً یەکسەر زانیمان چونکە ئێران بەڕاستی وڵاتێکە یعنی زۆربەی پاڵەوانەکانیتە یعنی زانیمان کە ئەوان بە تایبەت لە کچان من زیاتر بڵم یەکسەر زانیمان کە یەکەمە بن وڵاتی ئێرانیەکانە چونکە هەمووی ماشەڵە پاڵەوانی زۆریان پاڵەوانی ئاسیایە. ئاهەنگی دەستپێک چۆن بوو لە پاڵەوانتەکانە لە عێراق و بۆکو تۆ پێبینیمان ئاهەنگەکانیان زۆر جوان بوو ئەم هەمان شێوە بەڕێوە چوو دەستپێکێکی زۆر جوانی هەبوو بەڕاستی من وەکو خۆم تا ئێستا بەشداری زۆر پاڵەوانێتی دەرەکیم کردووە و ناوخۆی و بڵێن دەرەکیش ئەمە یەکەم جارە ئەو یعنی ئەو شکڵە جوان و ئەو تەنزیمە جوان و ئەو هاتنە ناو و ڕێخستنە من یەکەم جارە ببینم بەڕاستی زۆر جوان بوو هونەری جیاواز بوو بڵسەبێت بەڵام ئەگەر بڵێن وەکو جمهور ئەڵێم وەکو هاندەر ئەو هاندەرە زۆرە وەکو یاری فوتبۆڵ نیە وەکو یاری تۆپی پێ نیە یعنی بە پێی وەحسایی کە کراوە نزیکی 6,000 نیو بوو خەڵەت نەبم هەمووی بەس ئاهەنگی دەستپێکە بەس ئاهەنگی دەستپێکە لەو کاتیا 6,000 خەڵەت نەبم شەوتیان 6,000 نیو ئەبوو کە هاندەر هاتۆت بۆ سێری بڵێن ئەو حەفلەی افتتاحەکە کردنەوەی ئەو بڵێن ئەو پاڵەوانێتی هۆکار چییە وا لە وەرزشانەی دیکە بنمە گۆڕەپان و مەیدان کە پاڵەوانی زۆر باش هەیە بەڵام هاندەری کەمە ڕۆڵی چیە کەم تەرخەمە لەمەیە بۆ هاندانی خەڵک خۆی هەر یاریەکە هاندانی کەمە کاکاروانی لە سلێمانی کە پێشترە کرا دنیا ینی یاریگاکان پڕەبوون لە هاندەر پێشتر من پاڵەوانێتی کوردستان خۆم یاریمە کرد بەڵێ پێشێ بچمە عێراق لە کوردستان ئەو جمهور و ئەو منافەسەی کە لە کوردستانە هەبوو لە عێراقا نەبوو
سوای لە هاو لە کورسانەوە زۆر بار ینی کەم بۆتەوە لە عێراقا گەر بڵێم هەندێک یاری هەیە هەر زۆر سارد ینی زۆر کەم بۆتەوە زۆر کەم لە پاڵەوانەتی غەربی ئاسیا خۆمە گەر بڵێن عێراق نییە ینی چەند وڵاتێکی تری تایە هەندێک یاری هەبووە دو یاریزان ڕۆژتۆ سێ یاریزان یاری کردووە یعنی بەڕاستی ئێمەش تێناگەین سەبەب چی ئاوا کەم بۆتەوە هەرچەند ئەگەر کەشوهۆی ئەوێت پێ بڵێم بەڕاستی لە ئێمە لەسەر کورسی بڵێن کە چوین سەیری بەعزیاریمانە کرد تەحمل لە ناکرد دەرەجە 48 پلەی هێن بوو پلەی 48 لەو لە کاتی یارێکە 48 پلە بووە ینی دانیشتی بە احتیاطی عەرەقتە کردەوە ئەمەش یەکێکە لە هۆکارەکان بووی بالضبط ینی تەحملێکی ئەویست ساحەی حماقی باشترێ بوو چونکە زۆر داخراو نییە احتیاطی ئەتوانی دابنێشی بۆ نمونە ئیحما بکەی بەڵام کە ئەچوویتە ناو ساحەی بڵێن یاریگای پاڵەوانەتیەکەوە بەڕاستی ئەمەنە گەرم بوو دەسەڵاتی کەسیشی تیانێت چونکە یاریگایکی زۆر گەورەیە و داخراویشە کەواتە پاڵەوانتی ڕۆژاوای ئاسیا لە ڕووی گەشتیاریەوە سوودێکی وای بە عێراق نەگەیاند بەڕاستی ئەگەر بڵێم بزەبتنە گەشتیار ڕانێکێش هاتە لە شارەکانی دیکەش ڕانێکێشە ئەستا من تەسەورەکەم ئەگەرەوە لە شارێکی وەک سلێمانی بووە و یاریگای کاملمان هەبووە من تەسەورەکەم ڕێژێکی زۆر بەهاتایە بۆ پاڵەوانێت یعنی چونکە بالضبط ئەو گەرمایی کە لەوێ هەبوو بەڕاستی ئمە لە ئەگەر بڵێن لە تەموزان لە لای خۆمان و گەرمایە هەیە باش کێبڕچەکانی ڕۆژی یەکەم یاریزانانی ئێوە بەشدار بوون ئەنجامەکان چۆن لە ڕۆژی یەکەمە بەتایبەت طبعا خۆت باشتر ئەزانی کە یاریەکان دابەشەکرێەوە پێی پرۆگرامەکە بەڵێ ینی لە سعات وابزانام 11:30 شەو بۆ 12 شەو بوو هەندێک یاری هەبوو لە ڕۆژی یەکەما بوو لە لیژنەی تەنزیمەکە بڵێن تەنزیمە بتوڵەکە لە دوای ئیجتیماع فەنی بڵێن کرا هەندێک یاری خرایە ڕۆژی چوارەم تێگەی بەڵزەبێت هەندێک یاری خرایە ڕۆژی چوارەم بەڕاستی ئێستا ڕێک بزڵبت بیرم نییە ڕێک ڕۆژی یەکەم چی یاریێکمان کرد چونکە ئەمەنە مەشغوڵ بووین هەندێک یاری بەتایبەت یاری حەوت یاری سوباعی ئەبوو لە بەیانی سعات 6:30 بڕۆیتە ساحە لە سعات 8 بەیانی یاریەکانەکرا 8 بەیانی دوو یاریەکرا ئێوارە دیسان چۆرە دو یاری یعنی ئەوەنە هیلاکە بووی بزڵبت ئێستا بیرت نامێنێت چی یاریەکە کرات بەس وەکو ئەنجام حەزەکەم یەکشت بڵێم ئەنجامی مریەم عەبدولحەمید باش بازی بەرز طبعا من نەمزانی هەتا یاریەکە تەواو بوو دوای ئەوم زانی بەڕاستی پلەی یەکەمی هێنا ئەوە مەدالیای ئاڵتوونی هێنا بەڵام ژمارەی پێوانەی غەربی ئاسیا بوو کە ئەوە بەڕاستی شتێکی یعنی چەند بوو پێشتر مەتر و 76 سانتیم بوو لە قەتەر هەر یەکەم بوو ساڵی پار بەڵێ ئەم ساڵ مەتر و 77 سانتیم ڕۆی بە 1 سانتیم ژمارەی پێوانی بەڵێ محاولەی مەتر و 82 کرد بەس ڕۆژی پێش ئەوە یەکبازی کردبوو ڕۆژی پێشەوە یەکبازی کردبوو بەڵێ ڕۆژ پێشەوە یەکبازی کردبوو ئەتر بەڕاستی هیلاک بوو محاولەی مەتر و 82 کرد بڕیشی بەزی تر یاریزانەکان توانیان هەیە زیاتر بەدەست بێنن چ مەدالیایەکی ترتان بەدەست هێنا لە ڕۆژانی دیکە هەواڵەکە باسمان کرد بەس پێمان خۆشە ئێمە زیاتر لە ئێوە بیست دەستی خۆش بێ ئێمە 12 مەدالیامان هێناوە لە کوی مەدالیاکان کوردستان بەمۆ لە ڕاکردنی 100 مەتر بربەست پلەی یەکەمی بەدەستهێنا و مریەم عەبدولحەمید لە بازی بەرز پلەی یەکەم لە پلەی دووەم ئامال خزر لە ڕاکردنی 10,000 مەتر پلەی دووەمی بەدەستهێناوە دیانە کەریم لە 5,000 مەتر پلەی دووەمی بەدەستهێناوە زائید بەریدەکان بەریدی 100 مەتر و 400 مەتر هەردوو بەریدەکە کە کچانی ئێمە تایە بەشدار بوون ئەڤین سەعید و کوردستان بەمۆ مەیس مەهدی لە بەریدا بەشدار بوون بڵێن 400 مەتر پۆستە و 400 مەتر پۆستە پلەی دووەمیان بەدەستهێنا نەورۆز ئەحمەد لە سێباس سێ مەدالیای برۆنزی بەدەستهێناوە ئافاق فایق هەڵدانی دیسک هەر مەدالیای برۆنزی بەدەستهێناوە ئامال خزر هەم لە یاری 5,000 بەشداری کرد پلەی سێمی بەدەستهێنا یعنی بە کۆی مەدالیاکان ئێمە 12 مەدالیا بەس وەکویانی وەرشی پێشمەرگە بەدەستمان هێنا وەکویانی پێشمەرگە هەر لە شاری سلێمانی ئاسیا عەزیز لە یانەی سیروانی نوێ ئەویش لە هەڵدانی ڕم پلەی سێمی بەدەستهێنا پلەی سێمی بەدەستهێنا کەواتە کوردەکان و یاخود یانە کوردەکان ژمارەیەکی زۆر مەدالیان بەدەستهێناوە بالضبط یعنی عێراق 9 مەدالیای ئاڵتوونی بەدەستهێناوە 9 مەدالیای ئاڵتوون بە هەموو بە کوڕ و بە کچ 2 مەدالیای ئاڵتوونی کوردەکان ئەمە مەدالیەکانی دیکەی عێراق بێجگەل لە کچان
چەند مەدالیا بوو کۆی مەدالیەکان؟ کۆی مەدالیەکان 39 مەدالیا هاتووە 39 مەدالیا بەڵام ئەگەر بڵێن دیارەکانی 400 مەتری بەربەست پلەی یەکەمیان هێنا بازی زانە هەر پلەی یەکەمیان بەدەستێنا و یەک بازیش پلەی یەکەمیان بەدەستهێنا و دانە حسێنیش پاڵەوانی عێراقی چەند ساڵە ماشەڵای لێبێ و پاڵەوانی عەرەبی ساڵی 2012 هێن 2012 بوو یا 13 بوو خەڵەت نەبم لە 100 مەتر لە پاڵانەتی وڵاتانی عەرب ئەوش هەم دیسان لە دوای ڕاگررتنی بۆ ماوەیەک ئەوەی حاڵەتەوە لە 100 مەتر و 200 مەتر پلەی یەکەمی بەدەستێنا بەبێ ڕکابەر بەڕاستی بێ ڕکابەر باشم وڵاتانی ئێران کە یەکەم بوو بە چەند مەدالیا لە پێش عێراقەوە 40 مەدالیای هەبوو 40 مەدالیا 40 بە 39 بووین بەڵام عادەتەن بەس مەدالیای ئاڵتوونی زیاتر بەڵام ئێستا پاڵەوانێتیەکان لەسەر مەدالیای ئاڵتوون حسابەکرێ وایە کێ زۆرترین مەدالیای ئاڵتوونی هەبێ ئەوە یەکەم ئەوان یەکەمن ئەوان 22 مەدالیای ئاڵتوونیان هەبوو پلەی سێم چێ هێنای پلەی عێراقەوە چێ بوو؟ قەتەر 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 وڵاتێکە لە وەرزشە زۆر ئەیوێ هەنگاو بنێ و هەنگاویشی ناوە لە گۆڕەپان و مەیدانە لەو ئاستایان نییە کە چاوەڕێکە قەتەر یعنی هەندێک یاریزانی هەیە بەتەڵی عالەمین ئەگەر ئێستا بەبیرت بێنمەوە معتەز بەشەم پاڵەوانی ئەوە عالەمیە ئەگەر یەک شتی ترت پێ بڵێم ئێمە لەوێ ئەمان بینێن یعنی ڕاهێنەرەکانیان ڕاهێنەری ئەوروپی هێناویانە یان پۆڵند ینی ئەوەنە گرنگی پێێن بەڵام گرنگی سەرەتایانە یعنی سەرەتایانە بۆ ئەوی دروستکردنی بەڵزابێت ئێستا ئەوەی یەکەمی بازی بەرز بۆ 2 مەتر و 13 سانتیم ڕۆشتووە بەڵام تەمەنێکی ئەوەنە یعنی ئەوەنە گەورەی نییە مناڵە ئەوەنە گەورە نییە بەڵزابێت یعنی گرنگی ئێن بەو یاریزانانەی کە تاک بەڵێ ئەزانێ بۆ نمونە ینی داهاتوێشی بەڵێ داهاتوێکی زۆر باشێ بێت کێ لە دوای قەتەرەوە بوو؟ سعودیە ئەکرێ بڵین عێراق بە یاریزانە کوردەکانەوە لە قەتەر و سعودی لە گۆڕەپان و مەیدان باشتر یاخود یاریزانی باشیان نهێنابوو بۆ ئەمە ئەگەر بڵین باشتر بە شکڵە نێڵە بەم جارە باشتر بووە ئەنجام بەڵزابێت ئێستا بە ئەنجام باشترە بەڵام خۆ فعلەن ئێستا هەندێک یاری هەیە ڕەنگە بەشداری نەکردوێ بەڵام ئەگەر بڵین بە پاڵانەتێکە بەڵێ عێراق باشتر بووە لە قەتەر بەس بە ئەمری واقع وایە ئەوەنەی کە من بزانم یعنی ئێستا چونکە هەندێک حاڵەت هەیە یاریزان هەیە لەوانەیە ئێستا بۆ منە هی قەتەرە یان هی وڵاتێکی ترە پاڵەوانی عالەمی ینی بەشداری ئەو لەوانەیە بەشداری پاڵەوانتێ نەکە بەڵزابێت یعنی ئەمیش نەفسی شتە هەندێک وڵات هەیە بۆ منە قەتەر بەڵزابێت هەندێک یاریزانی هەیە بەڵام جاری واش هەیە حاڵەتی ئیسابە هەیە حاڵەتی بەشداری نەکردن بەهۆی زروفێکەوە ئەو حاڵەتانەش بۆی هەیە بەڵام ئەمری واقعەکە لە ئێستاە ئەتوانین بڵین عێراق لە گۆڕەپان و مەیدانە هەنگاوی باشی بڕیوە هەنگاوی باشی بڕیوە بەڵام لەگەڵ ئەو بێئیمکانیاتە و بۆ نمونە لەبوونی یاریگای زۆر باش و بە کوالیتی لە هەموو عێراق نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵزابێت هەنگاوێکی باشی بڕیوە بەڵام ئەگەر مەبەست بێ ئەتوانی باشتریش ببڕی یعنی با من لێرۆ هەندێک جار هەرگلەی یەکەم و هەندێک قساکەم ئەو گرنگی کە بە تۆپی پێ و ینی هەندێک یارێ جەماعەکانە درێ هەر ڕوبعێک یان کەمتر لە ڕوبعێکی ئەوە لەو گرنگیە بدرێ بە گۆڕەپان و مەیدان من دڵنیام پاڵەوانی ئاسیاییمان هەیە یعنی چیمان لەوان کەمتر پاڵەوانی ئاسیایی ینی ئەو گرنگی کە بڵین بە یاری جەماعەکانە درێ هەر یەک جزئی کەمتر بدرێ لە ڕوبعێک کەمتر بدرێ بە بەڵێ یاریزانەکانی گۆڕەپان و مەیدان من دڵنیام چونکە زۆر یاریزانی تیا هەیە یعنی هەم حەزی بۆ یاریەکە هەیە هەم مۆهیبەیەکی زۆر باشیشی هەیە ینی ئەگەیتە ئەو مستەوایی کە بە دڵنیای ئێڵم ئەگەیتە ئەو مستەوایی کە مەدالیای ئاسیایی بێنێ خۆ هەر لەم ساڵە لە عەرەبەکان یاریزانمان هەبوو مەدالیای ئاسیایی هێنا ئەی کوردەکان بۆچی لەوان کەمترین باش هیچ لە عێراقا هیچ مەدرسەیەک هەیە بۆ پێگەیاندنی یاریزانی نوێ پێشتر هەبوو لە بەغا هەبوو بەس من ئەم ساڵ و پاریش نەمبینیوەتەوە لە کوردەکان لە یانەکانی خۆمان ئێوە خەریکی چین ئێستا ئێمە من بەڕاستی وەکو ینی ئەگەر وەکو یانەکانی سلێمانی پێت بڵێم ئێمە چونکە زیاتر بەشداری بڵێن پاڵەوانتی عێراقەکەین زیاتر گرنگیمان بە تیمی پێشکەوتوان ناوە یعنی حاڵی حاضر لە ئەم ساڵ و بە تایبەت ئەم ساڵ زیاتر بەس پێشکەوتوان احتیمامان پێیاوە بەڵام حتمما لە داهاتووە ئێمە ئیترە بێ پلان هەیە بەڵێ بەڵزابێت بەڵام عادەتەن یاری
ساحە و مەدان تۆزێک قورسترە وەکو مەدرسە بڵێ مەدرسە وەکو تۆپی پێ چونکە تۆپی پێ و بالە و باسکە یەک بەرنامەی هەمووی تەطبیقێکە بەڵام یاریەکانی بۆ مناڵ یاریکی خۆشترە بەڵام قورسترە بەڵام یاری گۆڕپان و مەدان هەموو زەختەکە لەسەر یاریزانەکە سەوەرزی وەستانی خوێندنە دوهەمین پرسیار چی ئەەکەن بۆ ئەوەی ئەو مناڵانە لە بەدەست بێنن کە بەتوانن و بیان دۆزنەوە بە تایبەتی کە بۆ فێرگەکانە چن طبعا یاری ساحە و مەدان گۆڕپان مەدان ئەبێ مەوهیبە بدۆزیتەوە ڕاست وەکو ئەوە نییە هەموو مناڵێک بینیتە ناو یاریگایەکە و هەموو یەک نەوە تەمرین بکە ئەبێ بیدۆزیتەوە بۆ نمونە ئەم مناڵە بزانێ ئەی هێنیتە ناو یاریگا جاری وایە ئێمە 5 مناڵمان هێناوەتە ناو یاریگە یعنی بەو هەمووە 5 مناڵ ئەشی کتا دەرچوویەکەمی عێراقەوە ڕاست توانیتە بیگەین تێک ئەمە پەیامێکیشە بۆ بینەران کە مناڵەکان ئەزانە بەهرەیەکی تایە ئەو ماسەفاتیان تایە بهێنن بۆ ئەوەی لە ماوەی چەند ساڵی داهاتووە لەسەر ستێجی بەدەستهێنانی مەدالیای ئاڵتوونی ببین سوپاس کاک نزار ئەکرەم بەهادەری گۆڕەپان و مەدانی هەڵبژاردەی عێراق یانی پێشمەرگە